حکوومەتی هەرێم کردوویەتی بۆ شەژمانگی یەکەمی ساڵی 2010 دوێنێ خستیانە بەردەمان لە پەرلەمانی کوردستان ئەمەیە. ئەمان هەموو ئەو پارانەی هەیەە لە داهاتی نەوت، لە داهاتی ناوخۆ، داهاتی نەوتیان دەگاتە 655 میلیارد دینار لەگەڵ داهاتی ناوخۆ کە 85 میلیارد دینارە، لەگەڵ ڕۆزنەفت کە مانگانە 30 میلیۆن دلار پێشەکیەدا. ئەمان لەم پارانە 125 میلیۆن دلار دەن بە ئیستیحقاقی شەریکاتی نەوت، 125 میلیۆن دلار دەنەوە بە قەرزی تورکیا کە 2 میلیارد دلارە. 400 میلیاریان داناوە بۆ موچە کە پێشتر 650 میلیاریانەدا. ئێستا بەم سیستەمە تازەیی کە دەستکاری هێزی ئەمنیەکەن بەم جۆرەی لێدێ. هێزی ئەمنی کە 266,000 ناوی هەیە کە هێزی ئەمنیە، بەڵام ئەمە ڕقەمێکی خەیاڵیە، وەهمی و بندیوار زۆرترینی لە ناو هێزەکانی پێشمەرگەیە. موچەی پێشمەرگە وەکو موچە دەسی لێ نادرێ، بەڵام هێزەکانی تری ئەمنی پاشەکەوت دەیانگرێتەوە و ئەو نەسریە لێشاوی وەریان گرتووە هەمووی دەبڕدرێواتە بە کۆی گشتی زیاتر لە 200 میلیارد دینار لە پارەی هێزی چەکدار دەبڕێخرێتە پاشەکەوتەوە. موچەی فەرمانبەران بە پێی بەڵێنەکەی حکوومەت کە ئێمە چاودێری جێبەجێکردنی بەڵێنەکەیانەکەین و مێدەکەین ئەم بەڵێنیان وەک بەڵێنەکانی تر نەبێ ئەوەیە کە بە 400 میلیارەکە ئەتوانن موچە لە ساڵی نوێە مانگانە بدەن، نەک بە 2 مانگ جارێ ئەوەی کەوتراوە ڕەدیان کردەوە وابێ و مێدەکەین ئەم بەڵێنیان بەرنەسەر.